باز لە سوود و بەهای خۆراکی گژوگیە بەهاریەکان و هەروە ئەو میوە بەهاریاناکەین کە لەم وەرزەیە کاتێتی ڕەنگە زۆرینەمان ئاشنا نەبین بەوەی کە چۆن و بە چی شێوازێک ئامادەیکەین بۆ ئەوەی کە سوود و بەهای خۆراکی لەدەستنایە هەروە باسێکیش لەواکەین با بزانین بۆ نمونە ئەم گژوگیانەی کە لێرن بۆ نمونە چ سوودێکی تەندروستیان هەیە شێوازی ئامادەکردنەکەیان ئەبێت چۆن بێت بۆ ئەوەی کە سوود و بەهای خۆراکیان لەدەستنێن ئێستا ئەمڕۆ لە ستۆدیەکەمان چەند جۆرێک لە گژوگیەی بەهارە و هەروەها ئەو میوە بەهاریانەمان لێرە ئامادە کردووە بۆ ئەوی کە بزانین چۆن و بە چ شێوازێک بەکاریان بێنین هەروەها لەگەڵ ئەوەشە ئاری گرنگە کە کاتی خواردنەکانیشیان ڕەنگە زۆر کاتۆ ئەگەر بەسکێکی برسی چوا لە بخۆی ڕێواز خۆ یاخود زۆرێک لە مزرەمەنەکانی تر ڕەنگە کاریگەری نەرێنی هەبێ اینجا یەک باسییانەکەین یەکێک زۆر بەڕێز کاک یاسین عەلی ڕۆکناس لەگەڵمانە کاک یاسین بەخێر بێت بەخێر بێت کاک یاسین باش بەزانم خواردنا نازانی چەند تایبەتن گرینگە لە ژەمەکانمانە هەبێت کاک یاسین پێمان خۆش ئەم تەوەرە جیاواز بێلەوەی باسی بەگشتی بڕگەکانکەین ئەو ڕۆکانی کە هێناومانە ئەو گژوگیانی هێناومانە یەکێک باسی سوودەکانی باشە با لە کوزەڵەوە دەست پێ بکەین بۆی هاوکارانیش بتوانن دیمەنەکان بگوازنەوە لەسەر کوزەڵە حەزەکەم پێشێکیە بەم پێشەوەی هەموو ئینسانێ هەموو ژیانی بە خواردن ئەڕوا نعمەتێکی خواییە خواردن ئەو خواردنەی چێتە لە سمەنیا کاربۆهیدراتە یا پرۆتیناتە یا چەوریە یا ڤیتامینات و لەگەڵ چەند ئەحمازێکی ئەمینی علمی تازە کە دەستی پێکرد و بە تایبەتی لە 85 بەدواوە پێڵێن ترەس ئەلمنت ئەند نایترێشن یعنی معدەنەکەمەکان و کەنزاکەمەکان و خواردن کە تۆ ئەم بەڵانسە تێگەچێت لە لەشە هەموو لەشە ئێمە هەموو زانین یەکێ ئەڵێ تووشی کەم خوێنی بووە ئەزانین ئاسن لە خوێنیاکەمە غودەی هەیە ئەزانین مشکلەی ئایۆدینی هەیە کەواتە تۆ مەجالە تازەکە چکە ئیسا بەرنامەی تازە ئێمە لە مەجای یاییەکە ئیشی تیاکەین ئەڵێن با خواردنە دەرمانە بێ یعنی مەرج نییە تۆ کەواتە چوەختێ لەش نقصانی شتێکی هەبوو ئەتوانی باڵانسی کەیتەوە بۆی لەو نەخۆشیە نەجاتێ بێ خواردن وەکو هەستی تێربوون نەخۆین وەکو دەرمان بیخۆی وەکو دەرمان بخورێ ئەنجا چەند خواردنێک هەیە بەرگری زیاکە ئەوکەی خۆ دەزانی کە علەتەمان توش بوو ساڵی پار ئەتۆ گەڕین بە دوای ڤیتامین دیەوە گەڕین بە دوای ڤیتامین سیە و معدنەکانی تر زنک و ئەمانە بەدایە دەرمانخانەکان نەبتیان نەما ئەوە نەما خوارد سێ هەم شت ئێمە بەعزە خواردنی ڕووی خۆی ژەهری تایە وەکو هەڤی مەتەلەکان وەکو کادمیۆم قڕقۆشم ساهر بانزین کە بۆنێکەکەی نسبەیەکی چێتە لەشتەوە لە خوێنتەوە ئەچێتە جگەرتەوە ئەچێتە گورچیلەتەوە چێتە دڵتەوە ئەم ژەهرانە چۆن دەریکەین لەم مەجالە حەزم کرد ئەمانە ڕوونکەمەوە کە چی ضروریە بەعام ئەمە خۆی هەمووی خواردنە هیچ بەس ئەوەی کە گرنگە لە مەجای ئێمە هەموو زانین کاڵێن تووشی شەکرە بوو بۆ تووشی شەکرا بێت باشە ئایا میراتیە ئایا ئەبێ هەر توشبی نە ئەم ئەلمە تازەیە ئەڵێ ئەوانەی نقصانی کەمی کرۆم و زنکی هەبێت احتیمالی تووشی نەخۆشی دڵ شەکرە مەشاکلەکانی شریانەکانمانە بەشێکی ترمان هەیە دوو مادە هەیە سلینیۆم مەگنیسیۆم ئەمە کە هین بێت ئەوانەی کە مەشاکلی دڵ و شەراینیان توژە بێت بە میراتی هەیەە لە ئیستاوە حەزەر وەرگێ بۆی مستەقبەلی یا مناڵەکانی فێرکە بۆ ئەوانە سلینیۆم مەگنیسیۆم ئەتوانێت شریانەکان پاک کاتەوە چکە ئەم کۆلیسترۆلەکە نیشێ لە دام شریانەکانە ئەمە ئەم شتانە ئەتوانێت پاچی کاتەوە هەموو شتە سەوزایەکان ئەوەی مادەی کلۆرفیلی تیاابێ ئیتر هە گەڵایەکیان وەرگری نسبەیەک لە مەگنیسیۆم و سلینیۆمی تایە کەواتە تۆ دەرمانەکە لە بەردەستایە ئەجا هەر یەکێکیان ئیشی خۆیەکە باشە حەزم بەدانیان دەست پێ بکەین باشە بۆ ئەوی کە لەسەر گرنگی هەرێکیان ترشۆکە ترشۆکە چیتە ترشۆکە یەکەم قاپە ترشۆکە مەزەری ڤیتامین سیە باشە ڤیتامین سی زۆر زۆروریە بۆ لەش بۆ پێسمان بۆ ژیانمان بۆ نەخۆشیەکانی بە تایبەتی شەکرە یەکەم شتە کە مەناعەو زیاکە تۆ چوی بەحەبەوە خوان ئەمە مەزەرێکی طبیعیە لەمەتی نییە یعنی توانی چەندی خۆی بەپێی مزاجی خۆت زۆر کەسێ نازانێت ترشۆکە چیە ترشۆکە ئێستا لای خاتونانی کە لەسەر لە شەقامی مەولەوین
بەڕاستی من خۆم پرسیارمە کرد زۆر کەسە هاو ئەید ئەوە چییە ئەوە چییە بەخوێوە ئاخورێ من بەخوێوە جاربایە من بەس باشە بەخوێوە یان نا نەخراب نییە خوێهێنی ناکە سەقەتی ناکە ماوەی لە ئوکرانیا بووم سیر کرد ئەیانکەن بەش لە ئەوان هەر بەش لە ماسیان لەگەڵاتیەکەڵا کردو ئەیانخوا بە تامێکی خۆش بە گەرمێکەش کەنزاکانی لێ ناڕ کاگیاسی نەمە کردومانە بە پراخیش بەس گەڵای گەورەکەی تۆ بۆی ئەزانی چی بۆ جەماعەتی شەکرە زۆر باشە بۆ چکە هەموو جاکان هەموو ئەمانەی کە لە بەردەمانە ڕیشاڵێکی زۆری تایە جا ڕیشاڵ کەچێتە لە سمانەوە ناتوێتەوە ئەمێنێتەوە خۆی ئەچێتە بەس یارمەتیچی دەیە ئەو ڕیخۆڵانە بۆی تەمەڵ نەبێ بۆی خواردنەکە بە تەبیعی بڕوە ئەگەر ڕیشاڵی تیانە بێت تووشی قەبزی دەکا و مەشاکلی قەبزی و قۆڵۆن و ئەوانەوە تووشەکە کەواتە تۆ هەچ سەوزاییەک بێ لە میوە بوو لە هین بوو لەمانە بوو یارمەتی دەیە ئەو کە ناتوێتەوە چیەکە چاورەکانە بژێ یەکەم شت ئەنجا بەڵانسی شەکرە بووەکە بەڵانسی شەکرەیانی چی تۆ لەشە پێیسی بخۆ هەمنابی هەمووی ڕاکێشە ئەو بەشەی کە زیە ئەمێنێتەوە تا ڕاکێشرێ ئەم نسبەیەکی ئەکاتە دەرەوە کەواتە بۆ جەماعەتی شەکرە زۆر زۆریە کەسانی کە شەکریان هەیە زۆر زۆریە کاتەیە گرنگە کە ترشۆکە بەکاربێنە بابێنە سەر کنگەر خواردنێکی لە منطقە شاخاوەکان هەیە کە سەدەمەنتەری ڕۆک ئەوانەی بەردی کلسیتایە ئەژی لە هەموو میلەتەکانی تقریبان سووریا لوبنان ئاوا شەرقا زۆر دیومەلەوەی هەموویە خورێت ئەو ڕیشاڵانەی تایەتی زۆر زۆروریە بە تایبەتی بۆ سەفرە ئەوانەی مەشاکلی زراویان هەیە ئەم چیەکە زراو زیاتر ڕێژێ وای لێکە زراوەکە زیاتر پاکە بێتەوە باشە بە چ شێوازێک بخڕێت چون بەکاڵی شەفری خۆی جیاواز ئامادە بەکاڵی بە قوڵاوی ئەگەر سووری کەیتەوە ئەوانە ناتەن هیچ مشکلینی لە زمانی خواردنەکانایە کە هینە کاگیاسی من کە خۆمان لێ نین لە ناگەدارە پەرداخێک لە ئاوەکەی خۆم زۆر باشە ئاوەکەی باشە هەمان سوودی هەمووی باشە باشە چینەوەی خواردنێکی تر مزرەسێ و تۆزێ گرفتە لەبەرەوە نابێ زۆر بخورێ بۆ مادەی تایە قەبزی و تووشەکات ڕیشاڵی تایە بەس بەو دەرەجەی نابێ زۆر خورێ لە 5 و 6 و 7 و ینی زۆر نەخورێ ئەویش هەر لە زمانی ئەو شتانە توێژینێک خوێندەوە ئەیت ئەمانە سەوزەن هێشتا نەبوون بە بەرهەم هەرچە نامانە خۆیان بەرهەم هەر باوەندێک سەوزە بێت فەریک بێت بەس تاڵ نەبێ ئەنزیمەکانی پێ نەگەیشتون نابێ بخوریان تاڵ نەبێ تاڵە بێت بەس مادام ترشی تایە و تاڵ نییە ئەتوانی بێخۆی باشە لە چ کاتێکا بێ خۆی سوودی زۆر میوەیە هەچ وەختێ بێ ئەتوانی بێخۆی چونکە ڕەنگە زۆر کەسێ بەسکێکی ناشتە بە برسێتی یەکێک لەو مرز لەمەنیانە بخوا خراپ نییە نەخێر باش هەڵژەش هەر عینەستا هەر لە مادە قابزەکانە بەسە چەنە ڕیشاڵێکی زۆری و ڤیتامینێکی سی زۆرتیایە ئەویش هەر زۆر باشە و طبعاً هەمووی باجارێ تربیڵەمەوە مەگنسیۆم و سیلینیۆمی تایە هەمووی ڕێژەکەی مێنێتەوە سەرچەند تۆ توێ شریانەکانی پاکاتێ ئەوانەی مەشاکلی کۆلسترۆلیان هەیە ئەوانەی مەشاکلی تەسکبوونی شریانەکانی تایە خۆی ئەمە ناتوێتەوە بەهین بە دەرمان یعنی کە تۆ عیلاجی چوری خوێن وەرەگری ئەو ناتوێتەوە بەس وا لە جگەرەکە ئەوەنە کەمتر تەرەسوب نەکا لە ناو شریانەکانە واتە کاتی تووشی کۆرۆنا بووین ئەمانەمان بۆ خواردە ڕەنگەر پێویستمان بان دەحەبەکان هەر مەنەعاوزیاکەی خۆ تۆ مەنەعەکەیە خۆ تۆ ڤایرۆس چییە؟ ئێستابینی خەڵق زۆر هەیە برادەرە هەبووە تووشی بالوکەیەکی زۆر بووە مێخەکەیەکی زۆر بووە مناعی کەمە خۆ مۆزوعەکە ڤایرۆسە لە لەسەر لەشێتێ نیشێ مناعی بە توش دابێ تووشی مایسیویە بێ ئەمانە پاچاکە ئەمشانەی کە سلینیۆم و مەگنسیۆمی تایە خۆی بە سەپلەمەنتیش هەیە یعنی لە شەریکاتی دەرمان دروستیە کاس سلینیۆم مەگنیسیۆم ئەوانەی لەژێر چاودێری دکتۆرە ئەتوانی لە دکتۆرەکەی پرسێ ئەگەر نەیویست یا مۆسمی ئەمە نەبوو ئەتوانێ وەریگرێ یعنی لەسەر بەڕەزە لەو خۆ دەزانی ئێمە لە منطقەی شاخاویان منطقە شاخاویەکان مشکلەی ئاومان نسبەی چکە ئاو بەناو چەم و بەناو کانیا و ئەمانە بەسەر بەرداڕوە بەردیش کالیسیۆمە کالیسیۆمیش لە ئاوەکەمانە یعنی تۆ ئیستا ئەگەر کتلیە ئاوی تێکەی
لە خلالی 3 مانگە تەماشاکەی یەک طبقە کلس دروستەکە لەوانەیە لە جنوب کەمتر بێ کاتە نسبەیەکی کالیسیۆم ئەچێتە لەسمان ئەگەر گورچی لەمان زۆر پاک نەکەیتەوە یا سەوائلێکی زۆر نەخۆین لەمەنێکی زۆر نەخۆین دایم گورچی لەمان پاکەینەوە مەشاکل لە بۆ دروستەکە بەڕێزە دیورێتیکە میزە زۆر پێکە معقیمە بۆ بەکتریا و شتەکانی ناو گورچیلە لەبەر ئەوانەی مەشاکلی گورچیلەیان هەیە بەردەوام بیخۆن بە چ شێوازێک بەکاڵی هینی ناوێ هەر بەکاڵیە خورێت هەیە بۆ نمونە بیکوڵانەوە دواتر بیپاڵێ و ئاوکی هەر بەکاڵی کوڕێ باشترە هەتا بە سەوزی هاتۆتە بەردەست بە فرێشی بیخۆی باشترە تۆ کێشەی گورچیلەوە هەیە کاتەی بارەزە بخۆی لوشە پارێزێ وڵی ناوەکەی کامیان ڕاستە بەڕەزە پەڕەزە کاردوو ئەمان کاردۆ ئەمە زیاتر بۆ زرا و بەشاکلەکانی زرا و ئەمانە ئەگەر بەهین نەزانی ئامادێکی زۆر مشکلەوە ئەتوەزە حساسیت زیاکە لەشان نابێت نابێکرێتە دەم و بەکاڵی چکە مەشاکل بۆ دروستەکە ئەوی شوتمان مەزەرێکی چاکە بۆ ڤایتامین سی و مەگنیسیۆم و سلینیۆم بەڵام یەیتە سەر قەزوان ئەمە عالەمێکی تایبەتی خۆشبان هەیە لە فەریکە قەزوانە فەریکە قەزوان من تۆ زەماوا لێ بکەم بۆی هاوکاران بتوانن وەریگرن فەریکە قەزوان درەختەکەی پێڵێن تەربەنتین هەر لە منطقە شاخەکانی لە حدودی طبقەی ئەوە مەحدودا هەیە فەریکە قەزوان وەکو درەخت لای من زۆر مبارەکە چۆن زەیتون مبارەکە هەنجیر مبارەکە لای من قەزوان ئاوا مبارەکە نعمەتێکی خواییە طبعا بەکاڵیە خوڕێ و بە گەییوە خوڕێ و ئەو درەختە زەمقێ دروستەکە سەمغێ دروستەکات کە پێڵێن بنێستە کاڵ پێڵێن بنێستە تاڵ هەر ئەوە ئەیکوڵێن و تۆزە زەنجەپیلی تێکەنە خەنە کانیاوێن کە بێ بە بنێشت بنێشتی کوردی بنێشە تاڵەکە ساڵن بۆ ماعیدە باشە ئەنجا قەزوان دروستەکرێ هەر زۆر ئەنجا لە گەڵای و لە فەریکەکەی من ئیشێکم لەسەر کردووە بەحسێکم لەسەر تەقدیم کردووە بۆ بەرای اختراع زۆر استفادەم لێ کرد ئافرەتێ فێری کردم لە ئەمرا بوو هاتووتی من ئەتوانم ئەو شتانە دروستکەم دەرمانی سوتاوی ئەهات لە گەڵای قەزوان و فەریکە قەزوان و ئەمانە ئەیکوڵان و دوای کۆنسترکشنیە کردووە ینی خەستیە کردەوە وای لەکرد پێویش کۆگولێت بێت پێوی وشک بێتەوە شوێنی برینەکەی پاکە کردەوە و ئەیشت و وشکیە کردەوە بە مجەفە بێ بەهین بوو بە تەبەقە لێیە ناما ئەمە کەڤەرێ دروستەکە ئێمە کە تووشی برینێکە من قەتماغە دروستەکە ئەمە قەتماغەکە بۆ دروستەکە نعمەتێکی خواییە ئەوە یەکێنن هەر ئەوە بەکارم هێنا بۆ برینی جێ ئەو خۆ دەزانی پیرمان هەیە تووشی جەڵتا بێ تر بۆ گەنەکە دامەوە دکتۆری بە تەجمیل تەرقیعی بۆ بکە یا وەرێگرێ واری ناگرێ ڕەبزێکە ڕەبزی ناکە خۆی لە وەزعێکی خراپە بۆی هین نەبێ هەرو عیلاجە بەکارمان هێنا بۆ برینی جێگا هەر ئەوە بەکارم هێنا بۆ قورحە بەس بە ڕوونی نەک بە خەستێکی بۆ قورحە زۆر باشە و بۆ مشاکلیا لە کۆمەوە حەقنمانە کرد بۆ کۆم وەکو حقنەیە بۆ برینی ناو قۆڵۆن برین هەیە لە قۆڵۆنە دروست دەبێ زۆر استفادەی بە کرێمێک شتێک خەڵک دەستی لە خۆم دروستیەکەم خۆم لەو مەجالا ئیشەکەم من دایما نەخۆشی خانمە فێری کردنم نییە بایهاندم نییە ینی شتم هەبێ بایهاند بیفرۆشم من نەخۆشتوانی بە خەڵک بڵێ چۆن دروستەکرێ اعتیادیە باسم نەکردی سا چۆن دروستەکرێ گەڵاکەی هێنی گەڵاو قەزوانەکە ئەیکەی تا ئاوە ئەی بڵێنێکی دوای فلتەرێشینەکەی دوای خەستێکەکەی پێشەوەی کۆگلێت بێت پێشەوەی قەیماغ بگرێت یعنی زۆر خەز بێتەوە کۆگلێت یعنی بمەیە پێشەوەی بمەیە ئەی هێنی شوێنی برینەکە پاکەیتەوە جوان بە ئاوێکی زۆر و یا سابوونی ڕقیەتوانی لە ڕێندەی سابووناوێ دروستکەیت و بە سفەنجە جوان پاکیکە یا بە شاشێ ئەنجا وشکێکەیتەوە ئیتر بە پێی زۆرفەکە هاوین بوو بە پاکە زستان بوو بە مەجەفە یەی بە پەڕێ یا بە جۆپاکەرەیە فلیمێکی لی بەس طبعا یەکەم ئەگەر برینی سووتە احتیما دەکات سەر مەساحە سەطحەکەی تا زۆر بێ هین بێ ئەگەر زۆر بێ ئەبێت تۆزێ چاودێری دکتۆریکی لەگەڵا بکەیت چکە ئازاری زۆرە بێ ئەو شتانەی ئەتوانێ ڤالیۆمی باتێ بە دەرزی بێ بۆن چکە نهایەتی زۆر باشە کاگیاسین کاتەکەمان زۆری نەما بۆی فرێ ئەم بابەتانی تریشکەوەین ئەمە چییە؟ لوشەیە بۆ نەخۆشیەکانی گورچیلە
هەموو نەخۆشیەکان ئەمەش بۆ گورچیلە ئەوانەی عەکسیشان هەیە زۆر باشە بۆیانەوە یعنی گورچیلەکانی کەمەڵ بووە زۆر استفادەی لێکەن یعنی ئەوە واکە جارێکترە گورچیلانە ئەکتیڤ بێتەوە کە ئیشەکە لەسەر گورچیلە و لە بەشاکلەکان هەر لوشەی ئەیکوڵێن و ئاوەکەی فڕێن و سووریەکەن و بەس ئاوەکەشی باشە عالەمێکە بۆ خۆی تاڵیش زۆر باسەکرێ بە کاڵیشە خوری هەر ئاوەخورێ تاڵێش وتمان چۆن ژەهر لە لەشمان دەرکەین یەکێ لەو جانەیە دوو جا هەیە لە عالەما کە زۆر بەکارێت بۆ ئەوەی هەوی مەتەڵەکان ینی کەنزا قورسەکان لە لەشمان دەیکن چی هەیە وەکو کادمیۆم و قورقوشم و یا وەکو ژەهرەکان ئەرسنێت ینی زەرنیخ تاڵیش لەو مجموعەیە ئەنجا چۆن نەخورێ خواردنی زۆرە لاە هەر کاگیاسین ئاوا کاڵە دەرکی پێوەی ئەمە زمان نابڕێمە ترسە ئەوانەی مشکلەی هینیان هەیە ئەسکەنەرمی ینی کالیسیۆمیان کەمە زۆر استفادەی لێکەن نسبەیەکی زۆر کالیسیۆم ئەو یانەی کە گەڵاکەی لوس نەبێت زبر بێ نسبەی کالیسیۆمی زۆرە وەکو جێلاخە و تاڵیش کووانە ئەمانە نالوسن ئەمانە لوسن بەس هین جێلاخە تاڵیشکە کە بەکارهێنرا لە چەند شوێنێک بۆ عیلاجاتی مەشاکلەکانی التیهابی کەبەدی ڤایرۆسی و نەتیجەی چاچیە بەکارهێنا بۆ سەرەتانات لە ئابات یعنی تۆ توانی بیکەی مەسەلەن لە شوێنێکا بڵێن سەرەتانی پێستە ئەمانە ئەیهاڕیت و کرێمێکی لێ دروستەکەی بۆی بەکارێنی بۆ سەرەتاناتی پێست و ئەوە گستو ماڵێن هەر ئەوە دووسێ تاڵی لەگەڵ ماستا بجنە و بیخۆ لەگەڵ ماسیاتوانی بیچنی لەگەڵ ڕەهەنارە بەپێی مەزاجی خۆت لەگەڵ هینە ڕێواز ئەویش عالەمێکی زۆر مهمە پێڵێن ڕاوەندن هەر بەنگلیزیش پێڵێن ڕێواز هەر زۆر باشە ئەو ڕیشاڵانەی تایەتی ئەتوانێت چاوریەکان بمێژێت و شەکرە توازن پێ بکە ینی ئەوەی زیاد دەریەکە یانەگەر یەکێک کێششی لەشی بیۆداگرێت ڕاستخوا زۆر باش بەڵام سپادە زیاترەکە لە چییە وەرەگیری لە ڕێگەکەی لە کۆنەوە لە کوردەواری بەکار هاتووە وتیانە شەکرێتی تێتی چۆ ڕێگی ڕێواز بۆ بەڵام مشکلەکەمانەیە یەتە دوکانێک ئەڵێ ڕێگی ڕێوازم بەرێ ئەیاتێ ئێمە چی مهمە دۆز مهمە چەند وەرگێ چکە خۆ دەزانی ئەمە تاڵە نسبەی تۆکسینیشی تایە نسبەی ژەهروشیشی تایە لەبەرەوەی تووشی سکشونی شیەکە نەکەرەوە چۆن بخورێ ئەو ڕێگا بەپێی حاڵەتەکەیە جارێ بۆ مەشاکلی قۆڵۆن زۆر باشە زۆر باشە چکە هەر یەکەم شت قەبزیەکەی لابە ڕیخۆڵەکانە جوڵێنێتەوە تەرکیبەیەک هەیە توانێ ئەو کەسە خۆی بیکات مەسەلەن نێو کەوچکی خواردن لە ڕێکی ڕێوازە تۆزەکەی لیمۆیەکی تێکە زۆر باش دوو کەوچی خواردن سرکەی خۆماڵی تێکا لەگەڵ هەنگویناتێکەڵیکا ڕۆژانە بیخوا ئەوە بۆ مەشاکلی قۆڵۆن حەلەکات بام ئەو زەیتانەی تایەتی زۆر زوروریە بەتابەتی ئەوانەی مەشاکلی غودەیان هەیە بام لەو نەباتانەیە کە مەشاکلی غودە بە تایبەتی ئەوانەی کە ژەهراوەکانن یان غودەکەی سریعیشەکە ئەگەر ڕۆژی 5 تا 10 دەنگ بام خوا ژەهرەکەی لەشی دەرەکە و بەکار هاتووە بام ئێستا لە گشتی ترە بۆ عیلاجاتی سەرەتانات وەختی خۆی ئەگەر مەجال هەبی دێک دەقە مەجارم بن کە لەبە بووین لە جامعە دکتۆرێکمان دکتۆر فازل نەجیب حەزیە کرد ئەکتب بوو لە بریتانیا هاتووە زۆر ئەکتب بوو فێریە کردین ئێمە چین بۆ منطقەی هەڵچۆ هێرەوە با شانس چوو من چووم سەیرەکەم منطقەکە نییە ئەیان و ئەوەی لێراژی مەسە منە چم مۆزەفێکم یا پۆلیسێکم یا لە خەستەخانە ئیشەکەم تووشی نەخۆشی پێستە بوون باشە هەمویان کە سەیریان کرد نەخۆشیەکان تەبعاً سەرەتانات بوو خەڵکەکە نەیەزانی چییە ئەی باشە ئەوانەی خۆیان لەوێن توش نابوون شتێکی غەریب بوو کە هاتم بە دکتۆر فازل وتی با بچین ئەکیدی لەوە چین سەیری کرد و ئەمانە هات ئاوەکانی تەحلیل کرد سەیری کرد نسبەیە لە ئاوەکان زەرنیخی تایە ئەرسنێت و نسبەیە موادی مشعە هەیە لێ یعنی نسبەی ئۆرانیۆم و ئەمانە لەوانەیە لەو منطقەیە
ئەبێ مەسەکرێت طبعا مەسح هەیە ئەکرێت بەپێی ئەجیزە و ئەمانە سریان کرد ئەی با خۆیان بۆ توش نابوون خۆیان عادەتێکیان هەبوو عسران چۆن قوبوڵی ئێمە جاران مەسەن عسران چۆرەکدانی کێکدانی یا کولیچە و گوڵە ڕۆژە و ئیترە شتانی میوەکان و عسایر و ئەمانە ئەوان بامی تاڵیان نەخوارد بامە تاڵەکە مناعی سەرەتانیەکەی زیاد کرد کاتێک بوشکە بێتەوە نەک ئابم سەوزی طبعا نسبەیەکی هەتیایەویش ئەویش نسبەیەکی تایە بەڵام زیاتر لە چییە لە بامە تاڵەکایە بۆی شیرینەکە خراپ نییە بەس تاڵەکە زیاتر بەس تاڵەکە نسبەیە ژەهری تایە نابێت لە 5 دەنێک زیاتر بخورێ زۆر باش ئەوە سوێرەکرێ و ئەخورێ باشە ئاخر شتمان کوزەڵە کوزەڵە ئەویش لەو جانەیە کە بۆ گورچی لە زۆر زۆر باشە مەشاکلەکانی گورچی لە هەمووی حەلەکە بەرد بێ ڕەمەڵ بێ طبعا تەرکیبات دروستەکرێت لەم هینانە لەم شتانە ئەمەیە پەیکوڵە قەیتەرانە ئەم مەجموعانە گورچی لەو بۆ پاکاتەوە زۆر باش میزە چورچێ و ئەوانە هیچی نایڵێ باشە کوزەڵە شتنەوەی زۆر باشەیە ضروریە احتیمال لە زەروی پێوە بێ ئەگەر ویستە نەجاتە بێ لەوێ یەک تۆز خەیتێ چکە خۆیەک سەر وشکێکات باشە هەندێکیانەوە نەپاکە هەر هەستەکەی زۆر آخر زەرو گەرایە وەختی وایە گەراکە نووساوە چێتە مائیدەتەوە کە نووسا بە مائیدەتەوە خوێنەکە دەمژێ لاش ناچێ بەس بە سوێری لاچێ زۆر باش دەستە خۆش بە کاگیاسین سپاس بۆ تاوی ئەو زانیاریانی کە بە ئێمە و بەبینەرانە بەخشی ئومێد دەکەین ئیتر سفرە خوانەکانمان بە تایبەت ئێستا کە ڕەمەزانە بێبەش نەبێ لەم سەوزە و گوژووکیا بەهاریانەی کە کۆمەڵێک سوودی زۆر زۆر باشیە بۆ وەکو بەڕێزت باسی لێوە کرد دووبارە سپاس بۆ تۆ دەستە خۆش بێ وەڵامە لە پاشەوە خوێن کاگیاسین کێشەی نییە بۆ بە کەسی ڕۆژوگەر لە پاشەوە خراپ نییە هیچی تێرت هەستی تێربوون نایەت یا بێ بەردام ئەزانشی دایمان ڕیشاڵەکان تێرت دەکات ڕاستە بۆ لە مەسەنە کە نانەخوار قاپێ زەڵاتە بخۆ ڕاست ڕاستە و پڕەکە دووبارە دەستە خۆش زۆر زۆر سپاس بۆ چاوەکەمی